بەناوی خوای گەورە بینەرانی بەڕێزی بەرنامەی ئارێزە سڵاوی خوای گەورەتان لێبێت لە بەرنمەیەکی تازای هاتینەوە لاتان. بەرنامەی ئەم جارەمان لە دوایەوەی لە بەرنمەکانی پێشوودا بە درێژی باسی هۆکارەکانی زیادبوونی تەلاق و چۆنەتی بەگژاچوونیان بەرەنگاربوونەوەی ئەو حاڵەتەی کەوای کردووە تەلاق لە هەرێمی کوردستانە بە ڕێژێکی زۆر بەرچاو بووە چی بکەین بۆ ئەم حاڵەتە چارەسەر بێ باسمان کرد. پێمان باش بوو لە بەرنامەی ئەم جارەدا باس لە جێکەوتەکانی تەلاق ئەو کاریگەریانەی تەلاق دروستێکە لەسەر کۆمەڵگا لەسەر پیا و لەسەر ئافرەت لەسەر مناڵ باس بکەین و چۆن هەر لە بەرنمەکە ئەمەژە بە چارەسەری ئەو حاڵەتە بکەین بۆچی ئەبێت پرۆسەی جیابوونەوە کە چۆن پرۆسەی زەواج پرۆسەیەکی ئاساییە پرۆسەی جیابوونەوەش بۆ کۆتایی هێنان بە عەقدی زەواج پرۆسەیەکی ئاساییە بۆ ئەبێ جێکەوتەی ئەوەندە خراپی لێ بکەوێتوانێ و بە عقارێکی وایە ببرێت کە زیان بە هەموو کۆمەڵگە بگات و بە تایبەتی زیان بەر ئافرەتان بکەوێت. دیارە لە پرۆسەی جیابوونەوەدا بەڵێن حاڵەتێکی ئەگەر بە حاڵەتێکی نۆرمەڵ وەرگیرێ ئەو دوو کەسەی کە بڕیاری جیابوونەوە بڕیاری بەیەکەوە نەژیانەدەن بە شێوازی نۆرمەڵ و ئاسایی بڕۆن بەش ئەتوانرێت ئاسارەکانی کەمتر کرێتەوە بەس بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە کە کۆمەڵگەیەکە زۆر لەگەڵ بەگژاچوونەوەیەوە زۆر بە سیراعایی پێکهاتووە بە تایبەتی لە پرۆسەی جیابوونەوەدا جۆرێ لە دوای ئەو هەموو ژیانە بەیەکە و تێکەڵاوبوونە بەیەکەوە جۆرێک لە دوژمنایەتی ئەبینیت جۆرێ لە یەکتر قبوڵ نەکردنەوە ئەبینیت دائیمەن کاریگەریەکی زۆر خراپ بەجێڵێت ئەوەی خۆی پەروەردگار دایناوە ئەگەر ئاماژەی پێبین لە پرۆسەی هاوسەرگیریە چۆن خۆی پەروەردگار دایناوە کە ژنومێر کاتێک کە بەیەکەوە بن بە شێوازی جوان معاملە بکەن لەگەڵ جیابوونەوەکەشی بە هەمان شێوە لە ئاەتەکە وا باس کردووە. ئاەتەکە فەرمێ فإذا طلقتم النساء أجر بريالي جابونو تاندار قال خزانة كانتانا فبلغنا أجلهن لدواي طابون عدة فأمسكوهن بمعروف أو سرحوهن بمعروف يعني وتلا إخوتان بيان جرنو لا إخوتان لدواي أو بياتشونو دي ماوي عدة سيمانة لدواي أو سيمانة كيش ماوي طلاق رجعي أو شوية أتكافر مية يا وتا بريال من بيجاري بيكو بجواني معاملة كانوا دانشنو بيكو يا بجواني بهماش يعني شلون بيكو جيان بجوانية بجابونوش بهماش وببي آتكي خوي پەروەردگار بێ بە معاملەی جوان و بە شێوازی جوان بێت بە دابینکردنی حەقی یەکتر بێت هەردوو لە ئاەتێکی کە هەر باز لەوەکە کە هیچ شتێک لە بەتایبەتی بە پیاوانەڵێ هیچ شتێک لە حەقەکانی ئافرەت داگیر مەکەن لە حاڵەتی جیابوونەوەیە. لە ئاەتی سوورەتی تەلاقە کە سوورەتێک لە قورئانە تایبەت کراوە بە جیابوونەوە لەبەر گرنگی ئەم پرۆسەیە چونکە ئەم پرۆسەیە وابەستەیە بە هەموو کۆمەڵگاوە باز لەوە کات ڕوو لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمێ بە مسلمان بڵێ إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن با طلاق یەکسەر بڕیارێکی کتوب ڕۆەوە نەبێت بۆ ماوەیەکی یعنی ماوەی پیاچوونەوەی هەبێت کە ماوەی عیدەیە لەو ماوەیە بۆیان هەبێ بگەڕێنەوە لە بڕیارەکەیان خۆیان و ئەحصوا العدة ماوەکە ببژێرن لەلای خۆتان واتقوا الله ربكم لە خوا بترسن چی مەکەن لا تخرجوهن من بيوتهن بە پیاوانەڵێ ئافرەتان دەرمەکەن لە ماڵی خۆیان. پرۆسەی ئەوەی خوای پەروەردگاری دایناوە بە ناوی جیابوونەوە سوورەتێکی بە ناوە نازڵ بووە باز لەوە کە بێ ئافرەت ئاسوودە و ئارام لە ماڵەکەی خۆیان بێ بەس بڕیاری جیابوونەوە بدرێ ئەم ژیانی هاوبەشیان بەیەکەوە نەمێنێ بەیەکەوە ژیانی تێکەڵاو ئەوەی پرۆسەی باڵێن دوو کەسەکە بەیەکەوە بوونیان معاملەی تێکەڵاوی خێزانیان بەیەکەوە نەمێنێ ئەگینا نەک ببن بە دوژمنی یەکوتر مەرحەبایی یەکتر نەکەن نەک یەکتر پشکێن و سومعی یەکتر پشکێن و یەکتر ڕەفسکەن. بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە نەک ئەمە لە ماڵەکەی خوانەوێر کە باسی ئەسڵی دەنگەکە دروستە بێ سراعەکە دروستە بێ یەتە سەرەوەی ئافرەت ڕوو لە شوێنێکە و پیاو لە شوێنێکە مەژواکە کێشەکان بەرەو گەورەتر بڕۆن. من لێرە بە کورتی ئاماژەم بەلایەنە دینیەکەی کرد کە خوای پەروەردگار ئەمەی ناوێ ئەمە ئەو تەلاقە نییە کە خوای پەروەردگار چۆن ژنمارەکردنی داناوە بەیەکەوە ژیان و خێزانی داناوە ئەو تەلاقە نییە کە بۆ کۆتایی هێنان بۆم ژیانە دوو کەس ئەگەنە بڕیارێکی یعنی لە ئاسوودەیە لە ئارامیە نەک وەکو سیلاح بەکار بێ بۆ عەزێدانی یەکتر گەیشتە ئەم بڕیارە خوای پەروەردگار وای داناوە بێ ئەم دوو کەسە مڕاعاتی یەکتر بکەن چۆن بە جوانی بەیەکەوە ژیاون بە جوانیش لە یەکتر دوور بکەونەوەوانە و بڕیاری لێک جیابوونەوە بن و بەبێ عەزێدانی یەکتر بە تایبەتیش بە پیاوانەڵێ دەریان مەکەن لە ماڵەکانی خۆیان إلا أن يأتين بفاحشة مبينة. فاحشة مبينة زۆربەی مفسرین بەو معنایەکەن کە ئافرەتەکە زینای کردبێ ئەوەی لای خۆمان پێڵن خیانەی زەوجی لە ماڵی مێردەکە شتێک لەگەڵ پیاوێکی کار بکە پەیوەندی نزیک لەگەڵ پیاوێکی کار بەستێ لەم حاڵەتە ئافرەتەکە لەو ماڵە دەرەکرێ. ئایا ئەمەیە لە ڕووی یاساییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمەیە ئەو جیابوونەوەی کە لە کۆمەڵگەی ئەمە پیادا ئەکرێ و چۆن ئێمە بەر لەم حاڵەتە بگرین؟ طبعا
بنسبة لاني كومالاتيكي ولاني ياساكشي لاني شرعكشي يعني سي حالته خوي جوري هرسي يعني لآتكاني قرآن قريا وبيكو يعني كاتك باسي آتكاني سورة طلاق كيكا هم سورتك بناي طلاق وهم ناروك كشي باز لا بروسيجي أبو نواءك أو آتانشي كلا سورة بقرة هاتو يعني خوي جوري لروى شرعيكو لروى قانونيكو لروى كومالاتيكو حقي هردو لاي باراستو رچاوي حقي هردو لاي كردو بمناڵی شەوە حسابی بۆ جێکەوتەکانیشی کردووە طبعا وەکو جەنابە باس کرد ئەوەی کەوا کەسێک لە سەرەتای دروستبوونی پرۆسەی هاوسەرگیری بە ئیقبالێکی خۆشحاڵی و بە هێنەوە ئەچێتە ناو پرۆسەی هاوسەرگیری بەڵام کاتێک کە جیا ئەبێتەوە لە عرف و عادەتا وایە لەسەر ئەساسی شەڕ و ئاژاوە و لێک دوورکەوتنەوە و کەوتنە ساردی نێوان هەردوو بنە ماڵەکە و زەمکردنی یەکتری و غیبەتکردنی یەکتری لەسەر و ئەساسە جیابنەوە کە ئەمە پێچەوانەی شەرعی خوای گەورەیە یعنی خوای گەورە کە دایناوە تەلاق هەبێت وەکو چارەسەرێک وەکو ناچاریەکێکی تر حەل نەما وەکو چارەسەرێک تەلاق تەماشا کراوە خوای گەورە بۆچی عەدەدی تەلاقی بە سێ دانە داناوە پیا بۆی هەیە لە سێ حاڵەتی جیاوازە یعنی سێ مەجالی پێدراوە بۆ ئەوی کەوا لە خێزانەکەی جیابێتەوە یەکێک لەو حاڵەتانە مەسەلەن کاتێک کە تەلاقی یەکەم مەخوە ئەمە بۆ ئەو کەسانی کە ئەزمونیان نییە لە ژیانی هاوسەریە یاخود ئەزمونیان نییە لە ژیانی دنیاە بۆ ئەو کەسانە وەکو چۆن لەی هوشیارکردنەوەیەک وایە بۆ ئەو کەسانە وەکو هەڵوێستەکردنێک وایە کە ئێستا ئەم سوێنێکی خواردووە دوو سوێنی ماوەکەی بەسێتەوە بە خێزانەکەیەوە دوای ئەوە ئەم وای لێ ئەکا مەسەلەن جاری تر سوێنێکی تر ئەخوا ئەمە وای لێ ئەکا ئەم دوورکەوتنەوە دابڕانەوە و عیددە ئەکەوێتە نێوانیان و لە ڕووی علاقەی ژن و مێردایەتیەوە پەیوەندیان کەم ئەبێتەوە وای لێە هەستەکانی یەکتریان بۆ دەرئەکەوێت یعنی بۆیان دەرەکەوێت تا چەند یەکتریان خۆشەوێت لەوانەیە بەهۆی کێشە و ئاژاوە مەشاکیلەوە زۆر اعترافیان بە خۆشەویستەکەی خۆیانیان نەکردبێ بەڵام دوایە کە ئەم مەجالانە لەدەست ئەیە سوێنێکە خوا سێرەکە سوێنێکی تریشی خواردۆ ئیسە ئیتر تەواو یەک سوێنی ماوە بەم سوێنەی تریان کە ئەخیر سوێنە و گڵۆپی سوورەدا ئاکیرسێ بەژنەکەی حرامە بێتتر جارێک تر ئەم ژنە ناتوانێت ئەگەر تەلاقی باین بینونەی کوبرا بە بیهێنێتەوە بۆ لای خۆی مەگەر ئەم ژنە بڕوا زەواجێکی تر بکاو دیسان تەلاق بدرێ و ئەگەر زرازی بێژنەکە شووی پێ بکاتەوە جارێک تر بۆی هەیە ئاو شێوازە ئافرەتەکەی بێنێتەوە کەواتە دانانی سێ جار سوێن خواردن بۆ پیا و کۆمەڵە حکمەتی تایە یەکێکی تر لەو حکمەتانی کە خوای گەورە بۆی داناوە یعنی ئەم پیاوە بەم دوو سوێنەی سەرەتا کە ئەی خوا یەک سوێنی تری ئەمێنێ بیر لە داهاتوو بیر لە مستەقبەلی خێزانەکەی ئەکاتەوە وا خەریکە خێزانەکەی هەڵ ئەوەشی وا خەریکە شیرازی خێزانەکەی ئەپچڕێ یعنی ئەمە هۆکارێکە بۆ بەخۆداچوونەوە بۆ ئەوی کەوا جارێکی تر هەڵوێستە بکات لەسەر ئەوەی ئایا فعلا هەوڵ بە چارەسەری کێشەکانی بکە و بەردەوام بێ لە ژیانی ژن و مێردایەتیە یان کۆتایی پێبێنێت و بە تەواتی لە یەکتری جا ببنەوە دوای ئەوە خاڵێکی تر وەکوتمان بڕیاردانی تەواوەتی ئیتر ئەمە گەڕانەوەی زۆر زەحمەتە یەک سوێنی لە لامەوە ئیتر بەم سوێنەیە ئەگەڕێتەوە یان بەردەوام بێ لە ژیانی خۆیان طبعا مەسەلەی تەلاقیش لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر یان خود لە خێزانێکەوە بۆ خێزانێکی تەنانەت لە تاکێکەوە بۆ تاکێکی تر تێڕوانینی خەڵک بۆ تەلاق جیاوازە هەندێک کۆمەلگا بەلایەنەوە ئاساییە مەسەلەی تەلاق بۆ نمونە مەسەلەن کۆمەلگا عەرەبیەکان ئێران بە تایبەتی شوێنە کوردنشینەکانی یعنی سێرەکەی ئافرەت تەلاق قەدرێ زەواجەکاتەوە جارێکی تر تەلاق قەدرێ دیسان زەواجەکاتەوە یعنی ئافرەت لەوانەیە دوو سێ جار تەلاق بدرێ و زەواج بکاتەوە ئەمە لەلای ئەوان حاڵەتێکی ئاسایی وەرگرتووە چۆن مەسەلەن زەواجکردنەوەی دووبارە بەلایەنەوە ئاسایە جیابوونەوەش بەلایەنەوە ئاساییە لە کۆمەڵگەی کوردی خۆمانە ئەم حاڵەتە زۆر بە قورس وەرگیراوە لە لای تاکەکانی خۆمان لای خێزانەکانی خۆمان تەنانەت لای کۆمەلگاش ئەم حاڵەتە زۆر بە قورس وەرگیراوە بۆچیش بە قورس وەرگیراوە لەبەرەوەی کەوا ینی پێیان خۆش نییە خێزانەکان هەڵبۆشێتەوە پێیان قورسە خێزانەکان هەڵبۆشێتەوە لەبەرەوەی هەم ژنتیایە قوربانیە هەم مناڵتیایە قوربانیە و هەم پیاویشتیایە قوربانیە بەڵام بەپێ حسانی کە کراوە لە مەسەلەی جیابوونەوەیە مناڵ بە ڕێژەی سەرەکی تایە ئەبێ بە قوربانی دوای ئەوە ژن بە دەرەجەی دووهەم پاشان پیاو بەڵام لە ڕۆ دەرونیەکە ئەتوانی بڵێن هەرسێکیان حاڵەتی دەرونیان ناجێگیر ئەبێ بێتاقەتە بن بێزار ئەبن بەڵام لە ڕووی زەرەرە بڵێن مادیەکانەوە یان لە ڕووی قوربانیەکەەوە بە دەرەجەیەکە مناڵە پاشان ژن پێم خۆشە شۆخانخانیش لە ڕووی یاسایەکەوە تیش بخاتە سەر مەسەلەی جیابوونەوە بەڵێ هەروەکو ئێوەش باستان کرد ئەکید یاساش لە بەتایبەتی یاسای باری کەسێتی لە شریعەت ئیسلامەوە وەرگیراوە سەرچاوی سەرەکی شریعەتی
بۆیە بێگومان ئەتوانین بڵێن یاساش بەشێکی زۆر پاراستنی مافی ژن و مناڵیشی تایە. بەڵام ئەوەی کە لە ئێستاە و لە کۆمەڵگەی ئێمە باس ئەکرێ و زۆر جار ڕەخنەی لێ ئەگیرەوەی کە ژنان مافیان پێشێل کراوە هۆکارەکەیەوەی کە ژنان خۆشیان لە ڕووی قانونیەوە بەرچاوڕوونی تەواویان نیە لەسەرەوەی یاسا پشگیری ئەوانەکە لە حاڵەتی جیابوونەوەی کە لە پیاوەکە جیابنەوە لە حاڵەتەوەی کە داوای تەلاق چۆن بۆیان هەیە داوای تەلاق بکەن چونکە تا ئێستا لە کۆمەڵگەی ئێمە ژن پێی وایە کە بووی نییە داوای تەلاق بکە یان ناتوانێت تەلاق بدرێ هەر دەڵێن تەلاق بەدەستی پیاوە ڕاستە بەدەستی پیاوە بەڵام ژنیش بەپێی یاسای بارکەسێتی لە مادەی 40 باس لەوەکە کە ژن لەم حاڵەتانەیە بۆی هەیە داوای جیابوونەوە بکە ئەگەر لە گونجان هەبوو ئەگەر زەرێری پێگەیاند بوو ئەگەر پیاوەکەی بخواتەوە مەصرفی نەکێشێ لێی بات کۆمەڵە حاڵەتێکە لە یاساکە باس کراوە ژن بۆی هەیە داوای جیابوونەوە بکە لە بەردەم دادگا و هەم مافەکانیشی پارێزراوە یان هەتاکو ئێستا ژن پێی وایە ئەگەر ئەم داوای تەلاق بکە هیچ مافێکی ناکەوێ هەموو حەقەکانی ئەفەوتێ و مناڵەکانی لێ ئەسەنرێتەوە و لە ماڵەکەی دەرئەکرێ هەروەکو تا چۆن لەو ئاەتانی کە باستان کرد خی گەورە فەرمەکەڵێن لە ماڵەکانتان دەری مەکەن یان کاتێکە لێیان جیابنەوە بە باشترین شێوە لێیان جیابە بنەوە بەڵام سەرێکین بەداخەوە لە کۆمەڵگای ئێمە زۆر جار پیاوان ئەو نەشارزاییان نییە لە هەم لە ڕووی دینێکەشەوە هەرچەنە بەڕواڵەت یان بەناو مسلمان و خۆیان بەوەی کە دادپەروەرن یاخود خواپەرستن بەڵام لەو کاتی کێتە سەرەوەی کە مافی ژن دابینکەن پیانوانیە کە ئەمە شریعەتی ئیسلامی ئەمریان پێکاکڵێ بێ مافی ژنەکە بێ مافی مناڵەکەت بێ زۆر پیامان هەبوو بەداخەوە لە کاتیەوەی کە لە ژنەکەی جیابێتەوە هیچ مافێکی نایەتێ یاخود خۆی بێکارەکە بۆ ئەوی نەفەقەی مناڵەکانی دابینەکە لەبەرەوەی کە وەکو باسیشمان کرد لە سەرتاکو لە ڕووی کۆمەڵایەتی و دینیشۆ باسمان کرد پێمان وایە کە ئەم ژن و مێردە کە لە یەکتری جیاببوونەوەی ترە بن بە دوژمنی یەکتری بەوەی کەواکەن ئەسڵەن واکەن پیاوەکە حاشاکە لەوەی کە مناڵەکەشی ببینێ یان ئەگەر مناڵەکە لای باوکەکە بێژنەکەەوە کاکە مناڵەکەی نبینێ هەرچەنە ئێمە پێمان وایە کە ئێمە خۆشمان دایکی نەزانین کە وازهێنانی دایک لە مناڵەکەی زۆر کارێکی ستەمە هیچ دایکێک پێم وانە بە دڵی خۆی بتوانێت وازە مناڵەکەی بنە بەڵام زۆر جار چواردەورەکەی وای لێکە کە تەنازل کە لە مافی مناڵەکەی قسە و قسە لۆکی خەڵکی عادات و تەقالید لە ناو مجتەمەعی ئێمەیە کە تاکو ئێستا پێمان وایە کە تەلاق هەنێک کەسۆ پێی وایە کە تەلاق حرامە تەلاق باشترین چارەسەر هەرچەنە ناخۆشترین حەڵاڵیان خراپترین حەڵاڵ لای خۆی گەورە بەڵام لە هەنێ حاڵتیشە باشترین چارەسەرە بۆ خێزانانی کە بەردەوام کێشیان هەیە توندوتیژی لە نێوانیانەیە مناڵێک یا جیلێک پەروەرداکەن کە هەمووی توندوتیژ دەرئەچن لە سەرەتای ژیانیانەوە بڕیاری جیاببوونەوە بن باشترە وەک لەوەی کە کۆمەڵێک ئاسەواری خراپ لە ژیانی ئەو مناڵانەیە دروستکەن لەبەرەوە لە ڕووی قانونیەوە ژن بە هەمان شێوەکو پیا و مافیەوەی هەیە کە داوای جیاببوونەوە بکە و مافەکانیشی پارێزراوە و ئەشتوانێت نەفەقەی خۆی وەرگێ ئەشتوانێت لە ماڵی هاوسەرێتیشیا بمێنێتەوە و داوای مافی خۆی بکە. ئیزافەی بۆ قسەکانی جەناب شەخان زۆر جار لە کۆمەلگای ئەوترەیە لە زمانی خەڵکە و ئەبیسترێ کە مافی تەلاق دراوەتە دەست پیاو کەواتە ئەگەر ئافرەت ژیانی ناڕەحەت بێ پیا و تەلاقینەیە ئەم چۆن بتوانێت جیابێتەوە بەڵام لە هەمان کاتە ئاینی پیرۆزی ئیسلام مەسەلەی خولعی داناوە یعنی پێشوو نەبێخان عفوم کە جاری پێشوو لە بەرنامەی پێشەوامان یعنی بەڕوونی ئاشکرا باس کرد کە ئافرەتیش بۆی هەیە داوای جیاببوونەوە بکە و حاکمیش بۆی هەیە لە حاڵەتێک ئافرەت هەست بە زەرەربوونەکە لە پرۆسی هاوسەرگیریە محکەمە جیان کاتەوە حاکم جیان کاتەوانێ بێ ئەجگەلەوەی کە خولعی بەدەستەکە خۆی داماڵێنە لە پیاوەکەی لە مقابلی وازێنان لە مارێکی بۆشی هەیە لە حاڵەتی گەاندنی زەرەر بە ئافرەتەکە لە پرۆسی هاوسەرگیریە بیسەلمێنێت لە محکەمە لای حاکم و کاتە جیانەکاتۆ پێویستی بە پیاو نییە ئێمە ئەمانەمان بە درێژی باس کردووە گرفتەکە لێرە یەکشتە هەر نەبوونی ڕۆشنبیریە ئاینی و ڕۆشنبیریە یاسایی وا ئەکات بڕیاردانی تەلاقیش لە کۆمەڵگەی ئێمە بڕیارێکی هەڵەیە یعنی من ئەتوانم بڵێم لە ساڵ هەشتای حاڵەتەکانی جیاببوونەوە کە ئەو کە دوو کەسە بڕیاری جیاببوونن بڕیارێکە لە حاڵەتێکی هەڵچوونە ئەیەن ینی بڕیاری جیاببوونەوەیان نەیەوە نەگەیشتە ئەو قەنەعەتی کە ئەوان ناتوان بەیەکەوە بژین بەڵام لەبەرەوەی کە ئەوەیە بیریشان لە نەتیجەکەی نەکردێتەوە کە من پێم وایە ئەم حاڵەتە چارەسەرەکەی بە کۆمەڵە سنتەر و شوێن چارەسەرە بێت کە ڕوونی بکاتەوە بۆ خێزان لەو دقی پێکێنانی خێزانەوە ببزانێ مافی لە خێزانە چی و مافیشی دوای جیاببوونەوە نەک مافی ئەسەری جیاببوونەوەی ئەم لەسەر مناڵەکانی لەسەر خۆی لەسەر ئافرەتەکە ئاگەر جیابێتەوە چی توژە بێت ئەمانەش ڕوون نییە بەڕاستی ئەو کەسەوەڵە بەس ڕزگارم بێ لەمە نازانێت دوایان ڕزگار بوونە چییە بەنسبەت ئافرەتەکەش پیاوەکەش ئەوانەتوان هەنگاوی چارەسەر بنێن ئاەتی ژوای داناوە خوا ژوای داناوە لە پێش هەنگاوە چارەسەرەکان جێبەجێکرێ ئێمە یەکەم قۆناغەڕۆن بۆ جیاببوونەوە کە بڕیاری جیاببوونەوە ژێن ئێمە لە کۆمەڵگەیەکین بەڕاستی لە ڕێک خزمەتگوزاریەوە زۆر یعنی لاوازین ناتوانین بەتایبەتی لە کۆمەڵگەی ئێمە ئافرەت کەمترین سەرچاوی دارایی نییە دارایی نییە بۆیە
ئەوەی خی پەروەردگار دایناوە بۆ چارەسەری ئەو حاڵەتەیە ئافرەتان لە دوای جیاببوونەوە بە پێی یاسای خی پەروەردگارەوە بە پێی قانونەکەی کە ئەبێ مەصرفی لەسەر پیاوەکە بێت تا کۆکاتی شوکاتەوە بۆی هۆکارەوەیە کە ژن نەفقی عدەی هەیە سێ مانگ ناتوانێت زەواج بکاتەوە هەم لەبەرەوەی نەوەک لە دوای ئەو جیاببوونەوەیە مناڵێک لەگەیان ێژنەیە ما بێتەوە دوای مناڵێک دروست بێ هەم لەبەرەوەی کە ئەو سێمانەکە ناتوانێت زەواج بکە و عدەی بۆ دانراوە مەصرفی ئەو سێمانگی لەسەر مێردە کۆنەکەی بێت چونکە بەهۆی ئەوەیە کە ناتوانێت ئەو سێمانگە زەواج بکاتەوە بەڵام سەرکی بەداخەوە کەمترین حاڵەتمانەیە ئەو حاڵتانێک ئەگەر پارێزەری هەبێ بتوانێت ڕێنمایی باکە بڵێت تۆ بۆ تێ داوای نەفقەی عدە بکەی یا تۆ بۆ هەیە داوای نەفقەی ڕابردوو بکەی ژنمان هەیە ماوەی ساڵێکە ماڵی هاوسەری بەجێهێشت و لە ماڵی باوکی دانیشتو هەتاکو ئەو کاتێک کە تەلاق درێ بۆی هەیە داوای نەفقەی ڕابردوو بکە لەو کاتوی کە ماڵی جێهێشتۆ تاکو کاتی تەلاق دراوە ئەو هە لە زیمەی و پیاوە بۆ توانێت داوای نەفقەکەی بکە بەڵام وەکو باسمان کرد زۆر جار ژن هەم بۆی ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە زۆر عەزابی بینیوە لە ڕووی دەرونیە زۆر بێزار بووە ئێوە بە زووترین کار نەجاتی بێ لەو ژیانە بۆیە زۆر جار واز لە هەموو شتەکانی خۆیێنێ لە بەرامبەرەوەی کە تەلاق بدرێ لە زۆر جار لە مەوزوعی دوای تەلاقەکەش کە ئیتر ئەچێتە حیاتی ترەوە سێرەکی جارێکی تر پەشیمانە بێتەوە حاڵتی وامان هەبوو یعنی لە ماوەی هەفتەیەک ئێمە داوای تەلاقمان بۆ کردو جارێکی تر زەواجیان کردو گەڕاونەتەوە بۆ لای یەکتری هەرچەندە ئێمە زۆر پێمان خۆشەکە و حاڵتانێ بگەڕێنەوە بۆ لای یەکتری بەڵام سێرەکی هەرێ جار ئێمە پێی ئەڵین تۆ لە حاڵتێکی کتوپڕای تۆ لە حاڵتێکی عەسەبێتیای تکە چاوەڕێ بکە هەرچەنە بڵێ قاری ئەخیر لای پیاوەکەی لە مۆزوعی ئەوەی کە لە حاڵتی کتوپڕا تەلاقی لەو جۆرە ئەیە یەنە لای ئێمە یان زۆر حاڵتی وامان هەبوو پیاوەکە حاڵتێکی عەسەبێتی و تووڕەتیە چۆتە دەرەوە چۆت بۆ لای محامیەک لە بەردەمی دوو کەسا و چێتی من ئێستا ژنەکەم تەلاق بم وچێتی بڕۆ دوو شاید بێنە ژنەکە و تەلاق بۆ ئیتر بۆی ڕوون نەکردێتەوە کە ئاسەواری ئەم تەلاقا دوایی لە ڕووی قانونیە تۆ دو کۆمەڵی ئاسەوار لەسەر و تەلاقە دروستە بێت چونکە پیاو بەبێ ئیزنی ژنەکەی بەبێ ڕەزامەندی ژنەکەی کاتێکە ژنەکەی تەلاقەیە لە دەروی دادگا کۆمەڵی ئاسەواری لەسەر دروستە بێ ژنەکە توانێت داوای تعویزی تەلاقی تعسفی بکات چونکە ئەمە تەلاقێکی دەرەکیە کۆمەڵی ماف هەیە بۆ ژنەکە کاتوانێت داوای بکە ئیزافەی بۆ قسەکانی هەردووتان کە کاتێ جەناب تەڵی زۆربەی زۆری تەلاقەکانی ینی بڕیارێکی هەڵەشەیە یا بڕیارێکی دراسەکراونیە کاتێک کە بڕیارە جێبێتوە ئەم ئەڵێ کتوپڕ بڕیاری تەلاقدانەیە خی گەورە لە قورئانە کاتێک کە ئەفەرمێ فطلقوهن لعدتهن وأحصوا العدة خی گەورە فەرمێ لە کاتی حەیزە ئافرەت نابێت تەلاق بدرێ خۆی هەر لە کاتی حەیزی کە ئافرەت تەلاق ئەدرێ پێوترێت تەلاقی بدعی بەڵام کاتێک ئەم ئافرەتە حەیزەکەی تەواو ئەبێ و ئەچێتە حاڵەتی پاکێتی توهرەوە پێش ئەوەی پیاوەکە بچێتە لای ئەو کاتە بڕیار باکەلی جابێتەوە کاتێککە ئەم مەرحەلانە ئەبرن بە جۆرێک لە جۆرەکان حاڵەتێکی دامرکانەوە حاڵەتێکی هێمنیە بەسەریانە یعنی ئافرەتەکە چەند ڕۆژێک لە حەیزایە دوای ئەوە کە پاکە بێتەوە پیاوەکە پێشەوەی بچێتە لای بڕیاری ئەوە بە ئایا لی جیابێتەوە یا جیانابێتەوە ئەمەش ئەوە ئەگەیەنێ کاتێک کە بڕیار ئایا لی جابێتەوە کەواتە بڕیارێکی چڵی بڕیارێکی قەتعیە بڕیارێکی قەتعیەوە کە لی جابێتەوە بەڵام کە ئەچێتە لای و دوای ئەوە تەلاقە خواکە لی جابێتەوە یعنی بڕیارێکی قەتعی نەیەوە هێشتا تەلاقێکی بدعی ناو ئەبرێ لە شەرعە ئەگەر مەجارم بین نەرمێخان بە زۆر نەچینە سەر ئەم بابەتانە چکەمە لە بەرنامەکانی پێشوا زۆر درێژی باسمان کردووە بینە سەر ئەوەی یعنی دووبارە بگەڕێنەوە لای ئەوەی ئاساری ئەم تەلاقەی کە پیا و بڕیاری لەسەرەیە یاخۆ ژن دوایی داوایەکە ئاساری ئەم تەلاقە لە کۆمەڵگەی ئێمە وەکو باسمان کرد بەشێکی زۆری زەرەرەکان بەرژنەکەوێت بەشێکی زۆری یعنی ئاسارەکە دوایی لەسەر مناڵیش بەجێ هێڕێ بە پێی ئەوەی کۆمەڵگەکانی دەرەوەش و لە وڵاتانی خۆشمانە لە وڵاتانی شەرقیشا باز دەواکرێ زۆرینەی ئەو مناڵانەی کە لە ئەسەری خێزانی جیابۆ دروزە بن جا چ لای ئافرەتەکە بن چ لای پیاو چ لای دایک بن چ لای باوک مناڵانێکن کە لە ڕووی نەفسیۆ مناڵانێکی ڕووخاون و هەم لە ڕووی توانای پێکهێنانی خێزانی شەوانێ دوایی زۆر کەم سەرکەوتووە بن لە پێکهێنانی ژیانی لە پەیوەندی دروستکردنا لەگەڵ کەسیکە لەگەڵ هاوسەرە ناسەرکەوتووە بن کەواتە ئەمەیەکێکە لەو بڕیارە یعنی لەو حاڵەتانی کە بێ ئێمە بزانین لە ئاساری پرۆسی تەلاقە زەرمەند یعنی زۆر خەڵقا یعنی مناڵ زۆر خەتەرەکە ئێمەیکن بە یەکێک لە جێکەوتەکانی تەلاقەکەوێتە سەری خۆی پەروەردگار بۆ چارەسەری ئەمەش حاڵەتێکی یعنی ئەوەی داناوات لە ئەوڵەوانە بازەوەکە کە ئەو دایک والوالدات يرضعن أولادهن حولين كاملين دایک بۆی ما في الرضاعية دانیە بە مناڵەکەی وعلى المولود له رزقهن وكسوتهن ئەبێ باوک ما نەفەقەی خێزانەکەی بکێشەوە ئەو دوو ساڵە ئافرەتەکە مناڵەکانی پەروەردەکە و دواییش ئەگەر مناڵەکان لای دایکی بن ئەبێ پیاوەکە نەفەقەی مناڵەکانی بکێشێ ژیانیان مەسرەفیان دابین بکە
ئێمە ئەم حاڵەتانە بەڕاستی ئەگەر پیا و بەم دیراسەوە بڕوا زۆر بەگران بڕیاری جیابوونەوە ئەدات ئەگەر بزانێ ئەم هەموو باڵێن حاڵەتی بە دوایە دێت هەموو ئەسەرەی لە دوایە کە ئەبێ دوایی لەمە پێش لەگەڵ یان نابوو دابینی ناکرد جاوە ئێستا لەگەڵشیان نەما نەفەقەی مناڵەکانی دابینکە ئەجا مناڵ بەبێ دایک پەروەردەکردن لە لای باوک یعنی شتێکی زۆر قورس و زەحمەتە بەتایبەتی دەم خەزانانە ئێستا ئێمە خێزانی جاران خێزانێکی گەورە بوو هەمووی لە ناویە ئەژیا بەڵام خێزانی ئێستا ژنومێر دەکەن لەگەڵ جیابوونەوە مناڵەکە دایک و باوکەکە هەردووکیان ناتوانین مناڵێک بەخێوکان جاوای کە دایکەکە خۆی بەتەنیا کاتێک کە دایکیش خۆی بەتەنیا بەداخەوە لە ئێستا زۆر لەناو کۆمەلگای ئێمەیان لەبەر نەبوونی سەرچاوی دارایی هەم لەبەر کۆمەڵی عادات و تەقالید ژن ناتوانێت بەتەنیا لە ماڵێکا بژی و مناڵەکانی خۆی بەخێوکە مەجبور ئەچێتەوە ماڵی باوانی ئەبێ لەگەڵ ئەوان نابژی هەم شوێنی خۆی تێکەچێ هەم شوێنی مناڵەکانی تێکەچێ هەم ئەبێ لەژێر چاودێری ئەوانی شابێت چکە ناتوانێت دایکەکە خۆی بەتەنیا تربێتی مناڵەکانی بعد مەجبور کۆمەڵی کەسی تر تەداخولەکە لە ژیانیان ئێستا ناوبڕێکمان هەیە لە دوای ناوبڕەکە ئێنەوە بەرنامەکە بە چینە لای ناوبڕ دووبارە سڵاو جارێکینەوە لای بەرنمەکە و تاواکردنی بەرنمەکەمان نەرمێ خان لەسەر ئاسارە کۆمەڵایەتیەکان یان دەرونیەکان لەسەر خێزان پێ وایە لەسەر کێ کاریگەری زۆر دروستەکەوە کاریگەریەکەی چۆنە گەر زیاتر ڕوونکردنەوەی بەڵێ بەنسبەت جێکەوتەکانی تەلاق یان تێڕوانینی کۆمەلگا بۆ ئافرەتی تەلاق دراو کۆمەڵێک تێڕوانینی بۆ دروستە بێ و کۆمەڵە جێکەوتە لەسەر ئافرەتەکە دروستە بێ وتمان بەرکەوتەی زۆربەی ناڕەحەتیەکانی تەلاق لەسەر ئافرەتە یەکێک لەو تێڕوانینانەی کۆمەلگا بەڕاستی بەعنی بە ئەندازەیەکی نەعەدالەتی تەماشای ئافرەتە ئەکەن یعنی هەمیشە لە کۆمەلگەی خۆمانە کاتێکە ئافرەت تەلاق ئەدرێ بە چاوی تاوانبار تەماشا ئاکرێ یا بە خەتابار تەماشا ئاکرێ یعنی پیاوەکە ئەگەر خەتاشی بوو بێ ئەو تێڕوانینەی بۆ ئافرەتەکە هەیە بۆ پیاوەکە نیە لە کۆمەلگەی ئێمە کە ئەمەش بارگرانیەک بۆ ئافرەت دروستەکە وا لە ئافرەتەکە یعنی زۆر لەسەر لەناو کێشە و مەشاکیلا بژیە تەحملی کێشە و مەشاکیلەکان کا بۆ ئەی نەگاتە حاڵەتەوەی کەوا تەلاق بدرێ و بەو چاوەوە سێرکریانە ئەو حکومەی بەسەرا بدرێ حکومێکی نادات پەروەرانە داوای تەلاقی کردو بەڵام هەر پێڵەن تەلاق دراوە هەر پێڵەن تەلاق دراوە هەر بەوەی کاڵەن تەلاق دراوە هەر خۆی بۆ خۆی ئەمە وشەیەکی قورسە لە کۆمەلگەی ئێمە کە ئەسەپێنرێ بەسەر ئافرەتا کە من پێم وایە تێڕوانینێکی هەڵەیە خاڵێکی تر مەسەلەی یعنی ئەمە حکومێکی ستەمکارانەیە کە بەسەر ئافرەتا ئەدرێ تەنانەت جاری وایە هەر لە خێزانەکەی خۆیان پێڵەن ئەڵەن ئەگەر تۆ باش بوویتە تەلاق نەئەدرای ئەمە هەر خێزانەکەی خۆی کە یعنی پارچەیەکە لە جەرگی خۆیان ئەندامێکە لە خێزانەکەی خۆیان بەو شێوازە تەماشای ئەکەن یا بەو شێوازە مامەڵەی لەگەڵا ئەکەن یا بەو شێوازە تانەوتە شەری لێدەن ئاخۆ کۆمەلگا ئاخۆ دراوسەکان ئاخۆ کە سوکار چۆن تەماشای ئەم ئافرەتە بکە کە من پێم وایە یعنی بڕیاردانێکی ستەمکارانەیە بۆ ئەم ئافرەتە کە جیا بۆتەوە تۆ بەو شێوازە تەماشای بکەیت خاڵێکی تر وێرانبوونی کەسایەتی ئەو کەسەی کە تەلاق دراوە بەڕاستی لە چەند ڕوویەکەوە ئەو کەسە تەحتیمە بێ ئەو ئینسانێکەوە تەلاق دراوە لەلایەکەوە کەسایەتی لاوازە بێ هەمیشە هەست بە شەرمەکە هەمیشە هەست بەوە ئەکا یعنی ئەم کەسێکی زیادەیە هاتۆتەوە سەر خێزانەکە وکو کوردەواری لە تازەنانی لەت بۆ جارێکی تر گەڕاوەتەوە یعنی هەمیشە هەست بە شەرمەکە کەسایەتی لاواز ئەبێ دواتر لە کەسێکی چالاکەوە لە ناو کۆمەلگا ئەبێ بە کەسێکی سست و ئەوە عنی دا ئەبڕێ لە کۆمەلگا جاران کەسێکی چالاک بۆ جاران لە ناو کۆمەلگا بۆ بە سەربەرزی هەستا و ڕۆشتۆ کاری کردو بەڵام ئێستا بەهۆی ئەوەی خۆی بپارێزە لە تانە و تەشەر بۆ ئەوی خۆی بپارێزە لە قسەی چۆڵی ناڕەحەت و قورسی خەڵکی ناو کۆمەلگا دا ئەبڕێ لە ژیان حەزەکە لە ماڵەوە بێ حەزەکە خەڵک نەبینێ بۆی قسەی نەیەتە سەر بۆ ئەوی بوختانی بۆ نەکرێ بۆی بە چاوێکی سوورەوە سێر نەکرێ خاڵێکی تر مەسەلەی نەمانی متمانە بە بەرامبەر یعنی کاتێک ئافرەتێک تەلاق دەرێ یا پێوەک ژنەکەی تەلاقەیە متمانەی بۆ ڕەگەزی بەرامبەر نامێنێ جارێک تر کە ئێوە پرۆسی هاوسەرگیری دروستکاتەوە ئەڵە ئیتر پیاوی باش هەر نەماوە یا پیاو کە ژنەکەی تەلاقەیە سیقەم بە ئافرەت هەر نەماوە ئەمە لەو ئەو حاڵەتە وای بۆ دروست کرد یعنی لە زەواجی یەکەما کە سەرکەوتوونە بووە ئەو حاڵەتی بۆ دروست بۆی تر متمانەی نامێنێ بە بەرامبەر کە ئەمە وانە چکە جاری وا هەیە دوو کەس مەسەلەن هیچ خوان وەکو تات هیچ کێشەیەکیان نییە بەڵام تەبعیان بەیەک ناخوا ئەکرێ ئەم ڕێی لە کەسێکی تر بکەوێ بە تەبعی ئەو بخوایە ئافرەتەکەش ڕێی لە کەسێکی تر بکەوێ لەگەڵ تەبعیا بگونجێ و ژیانێکی زۆر سەرکەوتو و ژیانێکی تازە دەست پێ بکەنەوە و بچنە ژیانێکی تازەوە خاڵێکی تر مەسەلەی باوەڕ نەبوون بە ئینسان باوەڕی بەخۆی نامێنێ کاتێککە تەلاق درێ دوای ئەوەش ئافرەت لە کۆمەلگەی ئێمەیە زۆر بە زەحمەت شوید و هەمی بۆ دروست ئەبێ جارێکی تر چانسی شوکردنەوەی
جارێکی تری زۆر کەمە لە کۆمەڵگەی ئێمەیە ئەویش هەر ئەو هۆکارانەیەکەوە یعنی بە چاوێکی نزمەوە سەیری ئافرەتی تەلاقدراوە ئەکرێ بۆیە مەگەر ئەو ئافرەتە مثلا ئیمکانێتێکی مادی باشی هەبێ ڕواڵەتێکی باشی هەبێ لە بنەماڵەیەکی ناودار بێ تۆزە ئەم حاڵەتانی بۆ سووکە ئەگینا ئافرەتێک کە تەلاق ئەدرێت چانسی بهێت شانسێکی تر هاتە بەردەمی یان لە داخەوەی زۆر جاژن وەکو تۆڵەسەنەوە وەکو ڕق لێبوونەوە یا وەکو تۆڵەسەنەوە جارێکی تر زەواجکە ئەگینا چانسی شوکردنەوەی زۆر زۆرە بێ اینجا مەسەلەی ئەوەیشی کەوا لە کۆمەلگەی ئێمە زەمانی اجتماعی بەڕاستی نییە ئافرەتیش خۆی زۆربەی زۆری ئافرەتان ڕاستە ئافرەتمان هەیە مەسەلەن داهاتێکی هەیە بەڵام زۆربەی زۆری ئافرەتان داهاتیان نییە لەبەرەوەی کە داهاتی نییە ئەمەش هۆکارێکی ترە بۆ ئەوی کەوا ئەم ئافرەتە وردە وردە بەرەو وێرانبوون بڕوە چونکە ئەچێتەوە سەر ماڵەبانی لە ماڵەبانیشی ینی زمانی ئەوە نیە ماڵەبانیشی کەسێکی هەبوو بن بۆ ئەوی بتوانن ئەم ئافرەتە چۆنەڵی بە حرمەتەوە بەڕێزەوە و لە ناویانە هەڵسوکۆتکە لەوانەیە ئەوانیش نەبوو بن ئەمیش ئەبێتەوە بەبارێکی گران بۆ خێزانەکەی خۆی بۆیە کۆمەڵێک ینی ئەم کۆمەڵە جێکەوتانە لەسەر ئافرەت لە ڕووی کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێمە دروستە بێ لە کاتی جیابوونەوە کە بەڕاستی ئەمەش ئەکەوێتەوە سەر نەبوونی هوشیاری تاکی کۆمەلگەی ئێمە نەبوونی هوشیاری خێزان ئەگەر زۆر زۆر مەسەلەکەش وردکەینەوە یعنی لە ڕووی بیرروباوەڕێشە کێشەمان بۆ دروستە بێت چونکە ئەم دوو کەسە کاتێکە پرۆسی هاوسەرگیریان دروست کردووە ئەمە قەزا و قەدرێکی موسبەتە یعنی ئەبوایە بە هەر سەبەبێک بووە بە هەر ڕێگایك بووە ئەم ئینسانە شوی کردایە بەو کەسە کاتێکیش کە جیابنەوە قەدەری ئەم دوانە هەر ئەوە نەبەیەکەوەیە خی گەورە سەبەبێکیان بۆ هێنێتە پێشەوە جیانەکاتەوە کەواتە ڕازیبوون بەوەی کە چەندێک بەیەکەوە بوون بەیەکەوە بوون دواتریش کە جیابوونەتەوە وە بە شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ ئەم جیابوونەوەی ئەم دوو کەسا بکرێ ئەمە چڵێ کار ئاسانیکردن یا ئاسانکردنی هەردوو ئەو دوو خێزانەیە نەمێخان بەشێکی لە ینی گرفتەکە کە زۆرتری بۆ ئافرەتە ئەوەیە کە مناڵ یعنی زۆر جار ئافرەت بە مناڵەکەی عزێ دەخوا چونکە لە ڕووی دەرونیەوە مناڵ زۆر وابەستەی دایکە و دایک زۆر وابەستەی مناڵە کاتێک کە تۆ مناڵە بڕیار چ دایکەکە بڕیار بە لای خۆی بێت چ لە لای ینی بە حەزانە بدرێ بە پیاوەکە یا بە ئافرەتەکە لە هەردوو حاڵەتەکە ئەم ئافرەتە ئەتوانین بڵێ زۆر جاردان بە خۆیانێت ینی عزێتی خۆی ئەلات لە پرۆسی هاوسەرگیریەکە بڕیاری جیابوونەوە نادات یان لە دوای جیابوونەوە ئافرەتەکە تووشی تەختیم و ڕوخانە بێ بۆی ئەوەی بە مناڵەکانی خەفە دەخوات لە لای خۆی بن هەر خەفە دەخوا بۆی نەتوانێت وەکو پێویست بەدەمیانەوە بچێ ئەو حاڵەتش کە باسم کرد کە بێ پیاوەکە نەفقەی مناڵەکانی بکێشێ یعنی زۆر بە زەحمەت دەستە بەرەکرێت جانازام هۆکارەکەی قانونی بێت یان بێکەم تەرخەمی کۆمەلگا و یاساگان و دەسەڵات بێت ئەوەش بێت یعنی چ لە لای باوکەکەش بن هەر ئەو مناڵانە بە بێحەنانی دایک و سۆزی دایک زۆر زەحمەت پەروەردەمە جگە لەوە لە لێکۆڵینەوە خوێنمەوە کە لە ئەمریکا کراوە باز لەوە کات زۆربەی ئەو مناڵانە یعنی کە لە لای هەر ڕەگەزێک بن قودوەی بەرامبەریان یعنی نازانێ معاملەی باوک چۆن بێگەر لای دایکی بێت لەبەرەوە ناتوانێت ژیانی خۆی بەردەوام کات لە ڕووی هینەوە کەسێکی نوقسان دەرەچێت لەبەرەوە دایکەکە ئەمەش هەر خەفەتی پێخوا کە مناڵێکی وا پەروەردەکە بۆی دایمە یعنی عەزێت بەرکەوتووی یەکەم بە زەحمەت بەرکەوتووی یەکەم لە پرۆسەی جیابوونەوەیە ئافرەتە ڕاستە چونکە بەڕاستی هەم وەکو باسمان کرد لە ڕووی قانونیەکە شوارچنە مافی مناڵەوەی تا 15 ساڵ هەر لای دایکەکە ئەتوانێت بمێنێتەوە و لەگەڵی تاکو تەمەنی 7 ساڵی ئەتوانێت ئوجرەی حەزانەکری بە خێوکردنی ئەو مناڵەوە لەگەڵ نەفەقەیە کە ئەتوانێت وەری بگرێ بەڵام لەگەڵەوەشە بەردەوام لە سراعێکی قورسە ئەژی چونکە بە بەردەوامی ئەم مناڵە کۆمەڵە پرسیاری لێکا باوکم لەکوێیە باوکی ببینێ باوکەکە نایە مناڵەکە ببینێ حاڵەتمان هەبووە کە ژنەکە ئامادە بووە کە مناڵەکانی بەرێ بۆرەی باوکەکە وتێتی مادەم تۆ بڕیاری جیابوونەوە داوە تۆ جیابوتێت تۆ من بە هیچ شوێک نامێ ئەو مناڵانە ببینم لەگەڵەوەش مناڵەکان حەزیان کردو باوکیان ببینن و محکەمەش ڕێگەی پیاوە دایکەکەش ڕێگەی پیاوە بەڵام نەویستووە هەمان بۆ بە پێچەوانەوە دایکەکە مناڵەکەی بووە وتێتی مادەم ئەو منی تەلاقاوە ئێوێ بە گەنجێتی خۆی بژی ئێوێ کوڕەتی خۆی بکە منیش مناڵەکەی بۆ ئەگەڕێنمەوە مناڵەکەم نایبێ ئەو بەخێویکە بۆچی ئەو بە گەنجێتی خۆی بژی کوڕێنی خۆی بکە بۆچی من مناڵی بۆ بەخێوکەم سێرەکی لەم بینەیە سیراعی لە بین دایک و باوکەکە دروستە بێ مناڵەکە تیا ئەچێ لە پەروەردەکردنا دوایش هەردوو لا پەشیمانە بن دایکەکەش پەشیمانە بێکە بۆ نەیتوانی و مناڵەکەی بەخێوکە و لە هەمان کاتیشە باوکەکە لە داخی دایکەکە لە من بەخێوی یەکەم حاڵەتی وامانە بۆ باوکەکە خەڵ بەنگلادیشی گرتو خەڵکی کردو بۆی مناڵەکەی بۆ بەخێوکە دایکەکە ئامادە نەبوو بۆ بەخێوکە کە هەمویان کۆمەڵی هۆکاری خۆیانیان هەیە یەکێکە لە جێکەوتە هەرە خراپەکانی ئەم
پرۆسی جیابوونەوەیە ئەوەیە کە ئەم مناڵانە وەکو سیلاح لە دەستی دایک و باوکا بەکاردێن بۆ عەزەتدانی بەرامبەرەکە. ئەگەر پرۆسەکە وەکو ئەوی خۆی پەروەردگار دایناوە بە جوانی بێت بە معاملەی جوان بێت دوکان بڕیار بن کە ئێمە بەیەکەوە ناژیربار کەسەمان ڕوو لە ژیانی تایبەتی خۆی بکە ئەم مناڵش بە شێوازێکی جوان لە بینیانە هاتوچۆ بکات یەکتر بینین و ئەوە حاڵەتێکی نۆرمەڵ و ئاسایی بێت. من قەنەعەتم وایە ئەو حاڵەتە دروست نابێت بۆ مناڵەکە بەس بەداخەوە ئەم دوو کەسە کە دوو کەسی مەفروضە عاقڵن مەفروضە دوو کەسی تێگەیشتون بەتایبەتی مستوى يعني بداخل لە مستوای خوێنەوارەکانی شام حاڵەتە زۆر خەڵقی مسەقف کاکێتە موضوعی تەلاقەوە یەکی لە کۆبوونەوەی ڕێکخراوەکانە حاڵەتێکی وامدی بینینی لە شوێنێکی مشاهدەیە بە تەسکی مناڵەکە يعني وەکو مقابلەی سجنی لێت لەوەی یەکێتی ژنان لەو هینی تەوار ئەو هۆڵەکە مناڵەکە چێ وەکو بچێ بە مواجهی سجن باوکێ بینیان دایکی بینێ من پێم وایە مە عەزەتدانی ڕۆحی مناڵەکە نەکەوە ئەوەی کە تۆ مناڵ يعني هەر ئەم دوو کەسە ڕۆشنبیرە بگەنە و ئاستەی مناڵەکە وەکو چەکێک بەکار بێنن بۆ عەزەتدانی یەکتر ئەمە حاڵەتێکی زۆر نائاساییە بەڕاستی پێویستە لەم کۆمەلگایە بە تەواوەتی ڕێگەی لێ بگیرێ چ لە ڕووی یاساییەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێبینی بدرێ بەم دایک و باوکە کە ئەوان کەسایەتی کەسێگە ڕوخێنن مناڵێک کە نەوەی داهاتووی ئەم کۆمەلگایە لە دەستی ئەدەین بەهۆی ئەوەی ئەم دوانە سراعەکەی بینی خۆیان پەراپێ ئەدەن ئەوەی خۆی پەروەردگار داوایەکە فەرمێ لا تضار والدة بولده ولا مولود له آياتك بو شوية باسيكا بولد لا تضار والدة بولدها ولا مولود له بولده الله نابێ نەدایکێک بەهۆی مناڵەکەی و عەزەتی پێ بگەێنرێ نەباوکێک ئەمە دژایەتی ئاەتی خۆی پەروەردگارەکەن لە ئاەتێکیکە هەر لە سورەتی لە باڵێن سورەتی بەقەرا کە باسی تەلاقەکە هەر باسی ئەوەکە کە ئەفەرمێن نابێت ئەتەتەخیذون ئاەتی الله هوزوا باسی ئەوەکە کە گاڵتەکردنە بە ئاەتی خۆی پەروەردگار لە شوێنێکە باسیەکان ولا تمسكوهن ضرارا لتعتدوا من يفعل ذلك فقد ظلم نفسه ئەو کەسانی کە یەکتری عەزەدەن بەهۆی پرۆسی هاوسەرگیریەوان بەهۆی جیابوونەوانێ خۆی پەروەردگارە فەرمێ زوڵم لە خۆتانەکەن ئاەتی خۆی پەروەردگار بەگاڵتە ئەگرن ئەمانە هەمووی هەڕەشەن بۆ ئەم کەسانە باسی ظەلەمە نەفسە زانایانە فەرموون یعنی خۆی گوناهبارەکە خۆی تاوانبارەکە ئەمە تاوانێکە بەرامبەر کۆمەڵگاژەیکە و تاوانێکە بەرامبەر مناڵەکەی خۆشیەکە و تاوانێکی بەرامبەر خۆی پەروەردگاریشەکە چونکە بێئەمری خۆی پەروەردگارەکەت خۆی پەروەردگار دایناوە چۆن ئافرەتە بە جوانی معاملە لەکەی لای خۆت بە جوانیش لێ جیا بەرەوانێ معاملەیەکی جوانی لەگەڵ بکە گوناهی مناڵەکە لەو بینایەتیە نەخ ئافرەتەکەش نابێ عەزەت بێ خوا فەرمێ نەک مناڵەکە ئەوە دژایەتیکردنی خۆی پەروەردگارە لە ڕووی ئاینیەوە کەواتە ئەتوانین بگەینە ئەو دەرەنجامەی کەوا مەسەلەی جیابوونەوە پرۆسەی جیابوونەوە لە ئەم سەری هەتا ئەو سەری زەمینەیەکی زۆر باشە بۆ ئەوەی کەوا زوڵمی زۆری تیا بکرێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی شەرعی و لە ڕووی یاساییەوە بۆیە خوای گەورە لە زۆربەی زۆری کۆتایی ئاەتەکانە فەرمێ واتقوا الله ربكم لعلكم تتقون واقيموا الشهادة لله تەنانەت خوای گەورە خیتابی بۆ ئەو دوو شایەتش کە ئەکەوێتە بینی ئەو ژن و مێردەوە ئەڵێ با شایەتەکانتان بۆ خوا بێ کەواتە خوای گەورە کە مەسەلەی تەلاق ئەبەستێتەوە بە تەقواوە بۆ ئەو ئەیبەستێتەوە بە تەقواوە کە زەمینەیەکی لەبارە بۆ ئەوەی کەوا حەقی ئافرەتی تیا بخورێ حەقی مناڵی تیا بخورێ حەقی پیاویشی تیا بخورێ بۆیە خوای گەورە ئەیبەستێتەوە بە تەقواوە ئەگەر ئینسان ویجدانی نەبوو با تۆزە لە خواترسانی تیا هەبێ بۆی ئەو پرۆسەیە بە شێوەیەکی تەندروستانە جێبەجێ بکە یان بەڕێ بکە ئەگەر دڵسۆزی نییە بۆ ژنەکەی خۆشەویستی ژنەکە لە دڵیان نەماوە خۆ مناڵەکەی هەیە بۆ ئەویکەوە ئەمە هێشتا هەر باوکی مناڵەکەی هەر باوکیشی ئەبێ هەتا کۆتایی بۆیە ئەبێ ئەم باوکە بە چۆڵی ترسی خوای لە دڵا بێ کە زوڵم لە مناڵەکەی خۆی نەکا مناڵەکەی وەکو تۆوتی وەکو چەکێک بەکار نهێنێ بەرامبەر بە خێزانەکەی بۆیە خوای گەورە مەسەلەی تەلاق زۆر ئەبەسێتەوە بە تەقوا و ئینسان ئەگەر تەقوای هەبوو لە خوا ترسا بە ویجدانەوە مامەڵە ئەکا بە عەدالەتەوە مامەڵە ئەکا مافی کەسیش پێشێل ناکا زۆر جاری واشەیە حتا لە هەندێک ئاەتە باسی ئەوە کە حەقی زیاتری پێ بدرێ کافرەت جێ ئەبێتەوە لەبەروی ئافرەت خۆی تاویزێکی مادی معنەوی ئەو شنەکە لە ڕووی بەخشینەوە حەقی زیاتری پێ بدرێ بۆی ئافرەتە چۆن لە ڕووی مادیەوە تەدبیر نەبێ و بە گیرفانی بەتاڵ دەرنەچێت لە مەسەلەکەوە بەڵام من حەزم کرد زیاتر تازیح بەم لە ڕووی قانونیەوە بۆ بینینی مناڵە لە دایک و باوکەکەوە ئەکید محکەمەش ئەیگەڕێتەوە بۆ دایک و باوکەکە ئەڵێگەر خۆتان ڕێکەکەون لە دەروی دادگا بڕیار بن کە بینینی مناڵەکەتان چۆنە لەکوێیە محکەمە کێشەی نییە لەوەی کە چۆن مناڵەکە ئەبینن بەڵام لە حاڵتێکا کە دایک و باوکەکە ڕێناکەون لەسەر چۆنێتی بینینی مناڵەکە ئەسڵەن هەنێ دایک یان هەنێت باوک هەیە هەرڵێ هەر ناهێڵم بیبینم هەتا ئێمە تی ئەگەێنین کامە لە ڕووی قانونیەوە تۆ ناتوانانی ئینکاری بکەی لەوەی کە بینینی مناڵ من
منعکی چونکە بینینی مناڵ لە ڕووی قانونی ڕێگە پێدراوە چ بۆ دایکەکە و چ بۆ باوکەکە بەڵام ئەگەر ڕێنەکەوتن لەسەرەوە محکەمە بۆتان دیاریەکە لە پێشترا بەبێ قانونی ئەحواڵ شخصی 2 هەفتە جارێ 2 سعات یا 4 سعات یا 6 سعات بەپێی تەمەنی مناڵەکە بۆی هەبوو بۆیان دابینکە بۆ بینینی مناڵەکە بەڵام ئێستا تعدیلاتێک کراوە بۆی کە بۆیان هەیە 24 سعات ئەگەر لە 2 ساڵ زیاتر بوو مناڵەکە تەمەنی لە 2 ساڵ زیاتر بوو بۆی هەیە 24 سعات داوای بینینی مناڵەکە بکەن جا چ باوکەکە بێت چ دایکەکە بێ هەرچەنە ئەمە ماوەیەک ئیشکارپێکردنی وەستا لە دادگا چونکە تۆزە کێشا بوو بەنسبە دەو مناڵانی کە بچووک بن کە شیرە خۆرە بن کە زۆر پێویست بن بە دایکیانەوە قورسە لە سەرەتاوە بچنە لای باوکەکانیان شەو ڕۆژێک بمێننەوە بەڵام ئێستا بۆ چارەسەر کراوە کە لەسەر و 2 ساڵ ئەتوانن 24 ساعت ئەمە تا ڕادەیەک باشترە هەم بۆ دایکەکە و هەم بۆ باوکەکە بەڵام لە هەنێ حاڵتیشە لە هەموو حاڵتەکانە لە دوای جیابوونەوە پێویست ئەم دایک و باوکە بچنە خولێکەوە کۆمەڵی ڕاوێژکاریان پێ بدرێ بۆی کە جێ ئەبنەوە ئەم مناڵانە ئاساوارەکانی چۆنە بێ لەسەر مناڵەکان لە سەرەتای لەو چێ تۆزە قورس بێ بۆی کە قەناعەت بۆ بکەن کە ئەچنە حیاتێکی ترەوە بینینی مناڵەکانیان چۆنە بێت باشی و خراپی ئەم لایەنەیان بۆ باس بکەن بۆەوەی دایک و باوکەکان بتوانن بڕیاری ڕاست بن زۆر ڕاستە ئەگەر بەم حاڵەتە تەندروستانە بڕوات من پێم وایە ئاسارە زۆرە خراپانەی تەلاق کە لە کۆمەڵگەی ئێمە بەتایبەتی زۆر قورسترە کاتێک کە ژنومێردێک لە کۆمەڵگەی ئێمە جیابنەوە زیاد لە کۆمەڵگەکانێکەوەی باسی کرد لە سەرەتا نەرمیخان لە کۆمەڵگەکانێکە لە ڕووی باوڵێن دەرونیشەوە لە چی ئاسانتر وەرگیرێ و لە ڕووی شەرعی شەوانە خۆی پەروەردگار یعنی ڕاستە شتێکی بغزێنراوە بەڵام تەلاق شتێکی خراپە بەڵام شتێکی شەرعیە بە ئاەت دابەزیوە سوورەتێکی بەناو دابەزیوە حاڵەتێکی شەرعیە چۆن تۆ بڕیارەی ئەبێ دوو کەس بەیەکەوە بژین ئەبێ مەجالیش بێ پرۆسەیەکی یعنی خۆبەخشانە منەچمەوە ژیان و ناکرێ هەتا عمرم هەیە تیای بمێنمەوانێ بەڵام بۆ دروستکردنی ئەو ڕۆشنبیریە لە لای تاک لە کاتی پرۆسی جیابوونە چۆن ئێمە وتمان پێش پرۆسی هاوسەرگیری پێویست بە ئەرشادات و شارەزایی ئەدرێ لە مافیە دوو تاکەکە لە دوای پرۆسی جیابوونەوەش پێویستەکە ئەم دوو تاکە بە ڕۆشنبیری و ئەم بڕیارە بن و ئەگاداری بۆی کەمکردنەوەی ئەم نەتیجانە لەسەر کۆمەڵگا چونکە ئێمە بێجگەلەوەی ینی ئەم هەموو خراپی هەیە بۆ ئافرەت بۆ مناڵ من قەناعەتم وایە پیاوانیش بە هەمان شێوە با بێ ئینساف نەبین هەرسێکمان ئافرەت دانیشتوین پیاویش لە دوای پرۆسی جیابوونەوە کۆمەڵی ئاساری زۆر خراپەکەوێتە ئەرکی مناڵەکانی کەوتۆتە سەرشان کە بێ بەخێویان کا بێژیانی کە پێک بێنێ خێزانی کە پێک بێنێ هەر مەصرف و ئەرکی لەسەرشانە بێت و کۆمەلگاش بە هەمان شێوە بەڕاستی بۆ پیاوێکیش کە بڕیاری جیابوونەوە یاوە لە خێزانی یەکەمی بەگران بڕیارە ئافرەتێکی باش جارێکە لەگەڵ یاژیان بەسەربەرێ بۆ پیاویش زەحمەتە دوایەوە ئاساری ئەمە لەسەر کۆمەلگایکی وەکو ئێمە کە لە ڕووی خزمەتگوزاریەوە هەر خۆی لە دواوەیە ئەم هەموو کێشە و گرفتە مادیە هەیە ئەم هەموو لە بەرنامێکە بەس باسیەوەمان کرد بەشێ لە هۆکاری زیابوونی تەلاق قەیرانی داراییە خۆی قەیرانی داراییە و پارە هەر نییە جاوەرە ئەم هەموو ئەرکە مادیەکی بۆ دروست بووە جارێکیش خێزان پێک بێنێتەوە ئەوەی کە ئەرکەکەی قورستر بووە پێم وایە ئەگەر وا بیری لێ بکەنەوە هەر بڕیاری جیابوونەوە نایەن کە بڕیاریان ناوە ئێستا خاتونەتە حاڵەتەکەەوە بێ بۆ کەمکردنەوەی ئەم ئەسەرە بیر لەوە بکەینەوە ئێمە لە کۆمەلگایەکی ئاواین چۆن وا بکەین کەمترین ئەسەر لەسەر مناڵەکان بەجێ بێڵێن چۆن وا بکەین ئافرەت و پیاوەکە یەکتر نشکێن بۆی هەردووکیان مەجای جارێکی پێکەوە ژیانیان لەگەڵ کەسێکی کا پێ بدرێ ئەرکەمادیەکە واز دەبێنە کە ئەم پیاوە کاتێکە لە خێزانی یەکەمی جا ئەبێتەوە لەوانێ کۆمەڵێک مارێوشتکوێتە سەری ئەبێ دەفعیکە دواتریش بۆ دروستکردنی خێزانێکی تر و پرۆسەیەکی تر دیسان پێویستی بە ئیمکانێتی مادی هەیە تو ئەمەشیان واز دەبێنە بەڵام گەورەترین کێشەکە بۆ پیاو لە کۆمەڵگەی ئێمەیە دروستە بێ کاتێکە ئێوە ژن بێنێتەوە خێزانەکان متمانە بە پیاوێک ناکەن کە ژنی تەلاقا بێ ئاخۆ بۆچی ژنی تەلاقاوە تەبیعەتی کێشەی تایە مثلەن ئەخلاقی کێشەی تایە لەبەرەوە خێزانەکانیش زۆر پرسیار و جوابەکەن لەسەرەوەی ئەم پیاوە بۆچی ژنی تەلاقاوە بۆیە من ئەڵێم کاتێکە ئەو حاڵەتانەی لە کۆمەلگای ڕوو ئەدا سەرەتا حاڵەتن دواتر ئەبن بە دیاردە ئەم دیاردانە کە ڕوو ئەیان پێویستە یعنی چۆنەڵی بە شێوازێکی تەندروست مامەڵیان لەگەڵا بکرێ هەر کەسە و ینی پشکی خۆی بەرەکەی بۆ نمونە حکوومەت مەسەڵەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی پەروەردە ئەمانە چاودێری کۆمەڵایەتی ئەمانە هەر یەکە و پشکی خۆی بەرەکەی بۆ چۆنێتی ڕوبەڕووبوونەوە مامەڵەکردن لەگەڵ ئەم دیاردا کە هاتۆتە پێشەوە یا ئەم حاڵەتە کە هەیە لە ناو کۆمەلگایە لە ڕووی هوشیارکردنەوەی تاکەکان و خێزانەکان و دواتریش ڕێکخراوەکان ئەرکێکی گەورە ئەکەوێتە سەرشانیان ئەگەر ئەو حاڵەتە بوو بە دیاردە لە ڕووی هوشیارکردنەوەی تاکەکان و لە ڕووی ینی چۆنێتی دیاریکردنی چارەسەر خۆزگە مەسەلەن سنتەر هەبووە تایبەت بووە بۆ حاڵەتانە یعنی بە ئیجباری ئەو ژنەی کە جێ ئەبێتەوە ئەو پیاوەی کە جێ ئەبێتەوە بچوە لەوێ کۆمەڵێک ڕێنمایی وەرگرتە کۆمەڵێک چۆنڵی
ڕاوێژکاری خێزانی لێ هەبووایە ئەم باسی کێشەکانی خۆی بکردە دواتر مەسەلەن مامۆستایانی ئاینی ئەوانیش پشکێکی زۆریان بەرەکەوێ لە ڕووی بەڵێ چۆن مەسەلەن ئەرکی خوانی ئەزانم باسی نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەمانە بکەن ئەبێ پرۆسەی خێزان بە هاوسەرگیری بە تەلاق بە چۆنێتی مامەڵەکردن بەشێکی گەورە بێ لە وتارەکانیان و لە ڕێی منبەرەکانیانەوە هەوڵ بن خێزانەکان وشیار بکەنەوە چۆن لەگەڵ یەکتریا تەعامل بکەن چۆن تەفەهەم بکەن چۆن یەکتر قبول بکەن چۆن بگونجن کاتێکیش کە گەشتە ئەو یەکتریان قبول نەکرد بەو شێوازەی کە خوای گەورە ئەفەرمێ چۆن لە سەرەتاوە بە جوانی حەزی کردووە خێزانە دروستکە لە کۆتاییشە بە جوانی کۆتایی بەو مامەڵەیە بێنێت و بەو عەقد و بەو پەیمانە بێنێکە لەگەڵ ژنێکە هەیەتی خۆشحاڵانەیە مێستا زۆر جارە و ژنوێدانی کێنە لامان بۆ جیابوونەوە بەڕاستی حاڵتێکی قورسان لە بیداتەکە بڕای جیابوونەوە یان بەڵام دوایی خۆشبەختانە کە جیابنەوە و کێشەکان کۆتایی پێیانەڵین کە هەرێکەتان بەڕێگەی خۆتان بە شێوەیەکی جوان دەستی بۆ یەکتری ڕابکێشن نەگەوەی کە بوختان بخەنە پاڵ یەکتری یان بە شێوەیەکی خراپ باسیێن چونکە هەردووتان حیاتێکی تازەتان لە بەردەمایەوە چێ بڕیار بنزاوە چکەنەوە بۆ ئەوەی لە ئایندەیە کێشە بۆ یەکتری دروست نەکەن و هەنێ جاریش لە دوایەوەی کە جیابنەوە شیرینیمان بۆ هێنن لە جاتیەوەی کە جیابوونەتەوە لە حیاتێکی ناخۆشەوە هاتوونەتە حیاتێکی تر بۆی بتوانن ژیانێکی نوێ بۆ خۆیان دروستکەن ئێمە زۆر جارە حاڵتانە ئەبینین لە ناو ڕێکخراوەکەمانە هەرچەنە حاڵتێکی ناخۆشە بەڵام هیوادارین لەمە دووە کۆمەلگا بە چاوێکی ترەوە سێریە و ئەو کێشانە بکا کە بڕیاری تەلاق پێم وایە شۆخان خان ئەو لیژنەی ئاشتەوانی کە ئێستا لە دادگاکانە بوونی هەیە ئەوان ئەتوانن ڕۆلی ئیجابی خۆیان ببینن چکە لیژنەی ئاشتەوایەکە کەسانی دەروونناسی تایە کەسانی کۆمەڵناسی تایە کەسانی مەسەلەن شەرعزانی تایە ئەوان ئەتوانن یاساناسی تایە ئەوان ئەتوانن ڕۆلی ئیجابی خۆیان ببینن لەوەی کەوا پێش ئەوەی قەزیەکە بچێتە دادگا ئەمان بتوانن چارەسەری کێشەکە بکەن بتوانن ڕۆلی بەرچاو و کاریگەر و ئیجابیان هەبێ بۆ یەکخستنەوەی خێزانەکان ئەگەر ئەو لیژنەیە یعنی کارا بێ ڕۆڵی سەرەکی خۆی ببینێ پێم وایە زۆربەی کێشەکان لەویا چارەسەر بێ پێشەوەی بگاتەوەی کەوا بە یاسا لە یەکتری جیا بکرێنەوە. ئەگەر لە کۆتایی بەرنامەکەی شتێکتان مابێت بەڵام من ئەمێ آخر یعنی ئەوەی کە خۆم ماومە لەسەر ئەم بابەتە ئەوەیە بیڵین ئەگەر پرۆسی هاوسەرگیری و پرۆسی جیابوونەوەش وەکو ئەوەی خۆی پەروەردگار دایناوەکو ئەوەی ئەسڵ وایە وابێت بە شێوازە جوانەکە بە معاملەیەکی جوان بێت پێم وایە کەمترین جێکەوتە لە دوای خۆی بەجێمێنێ و زۆر جار لەوانێت جێکەوتی باش بەجێێن چکە ئەگەر خێزانە بە گرفت و بە ناڕەحەتی و بە دەنگەدەنگەوە بێت جیابوونەوەی باشترە لە ڕووی دەرونیەوە بووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ ئەو خێزانە ئاساواری خراپی زۆر کە بەیەکەوە بن لەوە جیا بنەوە باشترە بەو مەرجەی بە شێوازێکی جوان و بە معاملەیەکی جوان و بۆی هەر کەسە و مافی خۆی پێ بدرێت مناڵەکان مافی خۆیان لە دایک و باوکەکە وەرگرن بە بینین و بە لێگەڵابوون و بە حەقە مادیەکان بە ئافرەتەکە بدرێت و پیاوەکان بە شێوازێکی مامەڵەی جوان مامەڵە لەگەڵ ئەو دایکایە بکەن کە مناڵەکانی لەلایە و وەکو دوژمن سەیری یەکتر نەکەن لەم پرۆسەی جیابوونەوەیە ئەکرێ بڵین کەمترین جێکەوتە بەجێوێنێ بە مقابلی ئەمە ئەگەر خوا نەخواستە تەلاق وەکو تۆڵەکردنەوە وەکو عەزەتدانی یەکتر بەکار بێت جێکەوتی زۆر خراپ لەسەر هەموو کۆمەڵگە بەگشتی لەسەر مناڵ بە تایبەتی لەسەر ئافرەت زۆر بە زەحمەت لەسەر پیاوانیش بە هەمان شێوە دروست دەکات ئەگەر ئێوە شتێکتان ماوە لە کۆتایی بەرنامەکەیە پێمان ڕابگەێنن. وەڵام من پێم وایە کە ئەرکی هەموو لایەکمانە ڕوبەڕوو ئەم دیاردێ بینەوە هەم بۆ کۆمەڵگای ڕوونکەینەوە هەم لە چ لە ڕێی ڕاگەاندنەکانەوە کە بەڕاستی ڕاگەاندن دەورێکی گەورەی هەیە ئێستا لەناو خێزانەکانی ئێمە و لەناو کۆمەڵگای ئێمە هەم لە ڕووی پەروەردە و لەناو خوێندن و قوتابخانەکە جارێکی تر پلانێکی تەواومان هەبێ بۆ ناو خێزانەکان و ئەرکی ڕێکخراوەکان و هەموو لایەنە پەیوەندیدارەکانەکە لەم ئەزمەی ئێستاە کە زۆرترین حاڵتی جیابوونەوە کێشەمان هەیە بتوانین بە هەمومان چارەسەیەکی گونجاو بۆم کێشێ بدۆزینەوە. وڵی من پێم خۆشە ینی ڕێکخراوەکان بە تایبەتی ئەوانەی کە معنین بە کاروباری ئافرەتانەوە زۆربەی زۆری پرۆژەکانیان یا زۆربەی زۆری پلانەکانیان کە لەمەولا دیاری ئەەکەن لەوانە بێت کە خزمەت بە خێزان کە خزمەت بەلایانی کۆمەڵایەتی خێزان کا بۆ ئەوی خێزانەکان یەک بخرێتەوە خێزانەکان تۆکمە بکرێ دامەزرا بکرێ نەک خێزانەکان پەرتەوازە و ئەوە بکرێن دواتر خۆزگە ئەو کەسانی کەوا ئەو نە بە نادات پەروارانە بڕیار بە کەسێکی بەسەر کەسێکی تەلاق دراوە ئەکەن هەر کاتێک کە حاڵەتێکی ئاوایەتە پێشەوە خۆی بخاتە شوێنی ئەو ئەگەر ئەو بۆە تەلاق بدرایە ئەگەر ئەو بە ژنی تەلاق باە هەڵوێستی چۆنە بوو ئەو کاتە وای لێە ئەو خەڵکانە بە ئاسانی بڕیار نادەن بەسەر کەسێکا کە خێزانەکەی هەڵوەشاوەتەوە بەڕاستی ینی تۆ بتەوێت نەتەوێت ئەو کەسێک کە خێزانەکەی هەڵوەشاوەتەوە چ پیاوەکە چ ئافرەتەکە لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵاتی لە هەموو ڕێکۆ کاریگەری لەسەر دروستەکە بۆیە هەر کەس ئێوە قسە لە ژیانی خەڵکی ترا بکە خۆی بخاتە شوێنی ئەو بزانێ ئایا چەند سەخت و ناڕەحەتە ئەو حاڵەتێک کە بەسەر ئەو هاتووە.
دەستان خۆش بێ بینەرانی بەڕێزی بەرنامەی ئارێزا هیوادارین توانی بێتوان ڕوونکردنەوەی تەواومان لەسەر بابەتی جێکەوتەکانی تەلاق لەسەر کۆمەڵگا و لەسەر دایک و باوک و مناڵ ڕوونکرد بێتەوە. سپاس بۆ گوێگرتنتان، دەستان خۆش بێ، خواتان.